من عيدان صديق محمد وەکو لەقەب مە عیدان لە ساڵی حەفتەکانەوە وێنەگری دەکەم لەم شوێنە. من هەر لە منداڵیەوە ئێمە لە فۆتۆگراف لەگەر برایەکەم ناوی زرار بوو، ئەو بخۆی لە کۆمپانیا لەگە ئینگلیزەکانی شیانە کرد، کاریانە کرد کە ئینگلیزەکان ڕۆیشتن وەرشە و ئامێرەکانیاندا بە کاکەم. ئێمە دوای ئەوە کە کەوتینە هەولێر ئاوساین لە ماڵەوە ژوورێکمان تەرخان کرد، کاری فۆتۆگرافیمان تێدا دەکرد. حتە دوایی کاکەم دوکانێکی دانا بە ناوی شەهرزاد لە تەنیشتمینە، خوا عەفویکە مردووە. لە دوای ئەو من لە ساڵی حەفتاکان خۆم ئەم دوکانەم دانا ئەو کاتە بە ناوی خانزات، دوای ناوەکەم گۆڕی بۆ سەمیرە ئەمیس. لەو کاتەوە من لێرە ئیشی فۆتۆگرافەکەم. سەرەڕای ئیشی فۆتۆگرافیش من وەکو دەستوی بەشی تەکنیک لە بواری سینەما ئیشم کردووە، تەلەڤیزۆن چەند ساڵێک ئیخباری با بڵێن ئەو کات حکمی زاتی ئیخباری سەعات 8 دەمگواستەوە لە بوارەکان، لە بواری کشت و کاڵ بوو، لە بواری پەروەردە بوو، لە هەر بوارێک کە چاڵاکیەکە بووە ئەمان گواستەوە بۆ بەشی کوردی تەلەڤیزۆنی بەغدا. ئەو کاتە کامیرە و ئەگە بەراوردی بکەین لەگە ئێستا، ئەو کامیرەی ئەو کات وەکو ئێستا پێشکەوتوو نەبوو، هەر هەمووی با بڵێن مەنیوێر بوو بەدەست، فۆکسەکەمان بەدەست دەکرد، بە تەقدیری دامان دەنا و کەم کامیرە هەبوو فۆکسی هەبێ. ئەگە کامیرێکی زۆر باش ڕۆڵفلێکسمان هەبوو فۆکسی هەبوو وەکو هەندڵ بوو باسەدا فۆکس دەکرد بە چاو سەیر دەکرد عاکسێکی هەبوو. ئێمە ئاسان وێنەمان دەگرت لێرە ملەوەن بە کامیرەی با بڵێن 36 ملم فلیمەکەمان دەناردە بەیرت تەبعی دەکرد، لە بەیرت تەبعی دەکرد تقریبەن 2 مانگ 3 مانگی پێدەچوو ئەنجا دەهاتەوە. فۆتۆگرافە وەکو ئاماژەم پێکرد ئێستا نەماوە، تەنیا وەکو پرۆفشناڵ لە وڵاتی ئێمە زۆر کەس پرۆفشناڵ ئیش ناکا بڵێ بۆ هونەری فۆتۆگراف، زیاتر دەوێت بڵێن هەندێک پولی پێپیاکە بەڵێ دەنا ئەجینا ئەگەر بەراوردی بکەین کابرایەک بۆ چەند فۆتۆیەک ئامادە نییە بڕوان ناوە چاسۆرە بگەڕێ چەند فۆتۆیەکی هونەری بگرێ، یان چەند دەموچاوێک لە ناو بازار 2-3 ڕۆژ بگەڕێت تا چەند دەموچاوێک دەستنیشان بکا بیگرێ بۆ کاری هونەری. بخۆی هەموو هونەرێک حتا لە ئەوروپاش کە دەکەوێتە تەمەنێکەوە پەشیمانە بێتەوە. بەس بە گەنجاتی هونەر خۆشە، کە دوای گەنجاتی هونەر ئەو چێست و تامەی نامینێ. بە بڕوای من ئەگەر بگەڕێمە تەمەنێک ئەبم بە شوان. ژیانی ساکاری خۆشە، ژیانی لە ئاڵۆزی و لە فەوزەی ناو شار و سیراعەی بێتام تەمەنێکی کورت و وەڵی تەنیا من وەکو هونەرمەند ها نەکو وەکو فۆتۆگرتن. ئەو کاتەی کە ئەنفاڵ دەکرا و دەیاتەکان وێران دەکرا حەزمە کرد نەمدی بووە بمردا بوومایە، زۆر تراژێدی بوو، یعنی لە تەموح دەردەچوو لە پێست و خوشک و برات و کەس و کارت بزرکەن. کاکە من بە بۆنەی نۆزەی ئاپ زۆر سپاسی کاک ئومێ دەکەم بەڕێوەبەری کەلتوری پەروەردە کە ئەو بۆنە قندیلانەی ڕخساند و منیشان هەڵبژارد، و سپاسی کاک شێرزادی شەکەم و بزانم فۆتۆ کوردستانە
سپاسی ئەویشەکەم و سپاسی ئێوەشەکەم بەخێر بێن سەر چاو.